بەیادی ئیمپراتۆر بۆکانی بڕۆ ئوستاز ڕێبۆ ئەوە شتێکە ڕوویداوە باز دەکەم لای گشت خەڵکی لە دوای باڵای بەرزیە ڕووی لەمە گرخەم ناکیە ئەی لە ژیان یار لە لات نەبێ ئەوە کەسێ بێکەڵکی ئەگەر چەنێزت هەبێ لە دووری یار هیلاکیە ئەی وتم تۆ لەگەڵ مندا ئەلە وەشقەدا پاکی نەمزانی تەنیام دەکەی لە بێوەفایی تاکیە ئەی ڕۆیشتی و بەجیت دێشتم لام نەما بە قسەی داکی کەسیان دڵخۆشی ناکەن نەداک نەباب نەکاکیە ئەی هێندە دڵیان شکاندم دڵ بۆ خەڵگێن پاکی بەیادی کاکە کارۆی بەیادی کاکە کارۆی تۆ لە مەرداتی تاکی گعدەی کاکە ڕۆمیە گەنجێکی گەلە دڵ گعدەی کاکە ڕۆمیە گەنجێکی زۆر دڵپاکیە وەکو دەریایە دەبێ مەلە بزانی نوقم دەبی و دەکەوی گەر لە مەلە نەزانیە ئەی دەبێ ڕێزی خۆت بگری لە بەند و لە گۆرانی ئەگەر ڕێزی خۆت نواد منەتی کەس نازانیە نابێ هیچ کات خۆت سوکەی بکەی شەڕە جوێندانی گەڕوت کردە بێ ڕێزی ئەوە کەسێ نەزانیە ئەی چونکە نابێ پۆست لێدا بە بەند و شعرەکانی ئەوەش بە یادی چێیە یادی کچە سلێمانیە گعدەی کاکە ڕۆمیە برای بەدڵ و بەجیانی لە شان ئەحمەد خۆشناوم سەرۆ خۆشناوەکانیە ئەی بۆ سۆران کاڕەشیە دەیڵێ مەتا دەتوانی هەر بۆ ڕۆمی شێخانی هەر بۆ ڕۆمی شێخانی خۆشی ڕۆمی شێخانی ئەوە یەرکان بۆ دەڵێ شعر و بەستە و گۆرانی ئەوە یەرکان بۆ دەڵێ شعر و بەستە و گۆرانیە
هەی ئەگەر ناشکری نەبێ بۆ هەر خەم بۆتە بەشم خۆشیم نەدی لەم ژینە کەوتومە بە خد ڕەشم کەوتومە لە نێو ئازار ڕزگارم کە چاوڕەشم چەند شوێنی خۆم بڕیوە هەمووی خەت خەتە لەشم هەی بە ڕوخسار زۆر دڵخۆشم لە ناخ کەسێکی کەشم لە ناخەوە مردومە هەر هەست ناکەم کە هەشم هاتمە ڕێگای هونەری خواوای داناوە بەشم لەگەڵ ڕۆمی عەلاقم قەت نایکەم تەون و تەشم لەگەڵ ڕۆمی عەلاقم پێی ناڵێم تەون و تەشم هەی ئازاری دڵم مەدا بۆ بێدەنجی نام دوێنی دڵێک کە هۆگرت بووە گوناعەبی سووتێنی هەی دەمگوت لە نێو ژیانم تۆ بۆ من خەمڕەوێنی بەس نەمزانی بەجارێ وعد و بەڵێن دەشتێنیە هەی لە دوای 2 ساڵ دڵداری چۆن من لە دڵت دەردێنیە هەی قەرار بوو دڵخۆشم کەیت ئەگەر خۆشیم بۆ بێنیە هەی لە دوای 2 ساڵ دڵداری چۆن من لە دڵت دەردێنی قەرار بوو دڵخۆشم کەی ئەگەر خۆشیم بۆ بێنیە هەی بەس نەمزانی یارەکەم خۆشی لە من دەستێنی ڕۆشتی و لێم دوور کەوتیەوە و هاوازم لێ دێنیە هەی لەگەڵ ڕۆمی شێخانیم بەندە بەندە پێک دێنی لە خودام تەمەنایە خوا سوود لێ نەستێنیە هەیەر بۆ ئەحمەد ڕیشەیە ئەرکان دەنجی هەڵدێنی یادی کاروان ڕەشپۆشی بەندەوە کەوتە خوێنیە هەی هەر بە یادی ئەوینە واز لە ئەحمەد نەهێنی بۆ سۆران کاڕەشیە ئەرکان دەنجی هەڵدێنی دیۆ بە گرژی لێیدا ئۆرگەکە دواوە بێنی